شاباز زەمانی گۆرانی بێژێکی ئەلبانی بە ناوی محەڕەم هاتۆ سەرخەت و دەڵێتن تۆ دوو گۆرانی لە من بردووە لە بێ گۆرانیەکانت لە کەناڵی یوتیوبەکەت بسڕیە و لە تیڤیەکان ڕای بگری نەوەک بە یاسا پێت ڕادەگرێت لەبەرەوەی گۆرانیەکان هەردوو ئاوازی هی منە دەست بێنە و پاییز هەر ڕۆژە و نەرمەندێک لێمان هەڵدەستێتەوە دەڵێن ئێوە ئاوازی ئێمەتان دزیوە ناقش نینە ماندی بوونە و پارەیان سەرف کردیە شاباز زەمانی چۆن وڵامی داوە ئەی بۆ بە خەڵک دەڵێ خۆتان ڕۆشنبیرکەن ئەی شاباز لەگەڵ خێزانەکەی چی بەسەرهاتەوە دەنگۆیەوە هەبوو لێ جیا بۆتەوە ئایا لێ جیا بۆتەوە دەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە ڤیدیۆیەکی جیاواز پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەیت لایک و کۆمنت و شێری لەبیر نەچێوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە وە زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویستەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی واروها سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ڕخنە و پێشنیارێک یاخود ڕکلامی بازرگانی ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە بە ناوی کلیل میدیا شاباز زەمانی هونەرمەندێکی لاوی کووردە چەند ساڵێکە بە گۆرانیەکانی ناوبانگێکی زۆری پێدا کردووە زۆربەی گۆرانیەکانیشی لە ئێستادا زۆر مۆدیرن و زۆر لە ناو گەنجان باوە شاباز زەمانی خەڵکی شاری سلێمانی کوردستانە وارووا شاباز زەمانی هەر لە منداڵیەوە خولیای گۆرانی وتنی هەبووە لە پۆلی 5 بنەڕەتی گۆرانی وتۆ هاوڕێکانیشی لە پۆل بۆیان ڕیکۆرد کردووە وە شاباز زەمانی دەڵێ ڕۆژێک دێتن ئەم ڤیدیۆتان بۆ بڵاو دەکەمەوە وەکو ئەرشیفێک لە لای خۆم هەڵم گرتووە شاباز زەمانی لە سەرەتادا زۆر ڕەخنە و گلەییان لێ هەبوو پێیان دەوت تۆ شوان بووی چەندین پڕوپاگەندەیان بۆ دروست دەکرد شاباز زەمانی هاتە دەنگ و وتی بەڵێ ڕاستە من لە دەلاکیشم کردو و من شوان بوومە بە شانازیەوە من بە ئاسانی نەگەیشتمە بۆ ناوبانگەی ئێستا کە هەموو ئێوەی خۆشەویست دەمناسن ڕاستە من ڕۆژانێک شوان بووم ڕۆژانێک لە چێشتخانە و لە دەلاکی کارم کردووە بەڵام لە ئێستادا وەکو هونەرمەندێک قسەتان لەگەڵ دەکەم و وە شانازیش بەڕابردووی خۆمەوە دەکەم وارووا شاباز زەمانی سەرەتای دەستپێکردنی کۆتاییەکانی ساڵی 2011 بووە شاباز زەمانی دەڵێتن لەو کاتەوە چەندین گۆرانیم تۆمار کردو و بڵاوم کردوتەوە بەڵام خەڵکانێکی زۆر گوێیان لێ نەگرتوم و لە ناو خەڵکی بەو شێوازەیە کە پێویست بوو بڵاو نەدەبووە بۆیە ئەو کاتە من بیرم کردو و پێویستە هونەرەکەم بگۆڕم لەو کاتەدا گۆرانی کورت و کاڵ مۆدێل بوو واروها هەر کەسێک هەر دەستاوە ئاوازی وڵاتانی تری دەبرد و دەیکردە گۆرانی بۆ خۆی و خەڵکێکی باشش گوێبیست دەبوون و وە ناوبانگێکی زۆریشی پێدا دەکرد لە گۆڕەپانەکە بۆیە منیش بیرم کردەوە چەند گۆرانی بێژێکی ئەلبانی و غێری ئەلبانی بکەم بە گۆرانی بێژ شاباز زەمانی بێگومان لە گۆرانی دەستت بێنە ناوبانگێکی ئێگزار زۆری بەدوای خۆدا هێنا هەم لە سۆشیال میدیاوە هەم لە تیڤیەکان چاوپێککەوتنی یەکجار زۆر بوو بۆ خەڵکێکی زۆر هەستیان کرد ئەم گەنجەیە دەنگێکی پڕ ئەحساس و خۆشی هەیە بۆیە لەم دواییانەدا گۆرانی بێژ محەڕەم ئەحمەدی گۆرانی بێژی ئەلبانی هاتە سەرخەت و بە شاباز زەمانی وت تۆ دوو گۆرانی منت بردووە گۆرانی دەستت بێنە و پاییز پێویستە بە زووترین کات لە یوتیوبەکەت و واروەها لە کەناڵی تەلەڤیزیۆنەکان ئەم گۆرانیانە ڕابگری بۆیە ئەم گۆرانیانە بەبێ پرسی من شارت بۆ داناوە کردوتە بە کلیپ و لە کەناڵ یوتیوبەکەی خۆت و واروها لە تیڤیەکانی کوردستان بڵاو دەکرێتەوە بۆیە بە هیچ شێوازێک پێم باش نییە پێم باشە ئەم گۆرانیانە لە ئێستادا ڕابگری بۆ ئەوەی تۆ تووشی یاسا نەبیتەوە وە ئەگەر بەردەوامبی لەم کارێت پێویستە من ڕوبەڕووی یاسات بکەمەوە بۆیە بە ناچاری ڕەش بکەیەوە وەروەها باز لەوەش دەکاتن شاباز زەمانی داوای ئەوەی لێ کردووە کە گۆرانی دوێتی لەگەڵ بکە بەڵام ئەو بە شێوازێک ڕازی نەبوو تاوەکو ئێستا بەڵام لە ئایندا دیار نییە و لە ئێستادا شاباز زەمانی هیچ وەڵامێکی ئەو هونەرمەندەی نەداوەتەوە وە گۆرانیەکانی شەردوو لە کەناڵ یوتیوبەکەی شاباز ئامادەیە وا دیارە شاباز گوێبیستی ئەم هەواڵە نەبووە یاخود ناوێ وەڵامی بداتەوە بۆیە ماوەیەک پێشێستا زۆربەمان بینیمان دوو هونەرمەندی دیاری کورد هەردی سەلامی و نەوید زەردی بامان شێوە ئاوازی هونەرمەند ئەلبانی سوپەر ساکۆیان بردبوو بەڵام سوپەر ساکۆ هاتە سەرخەت و لە دوژیان
وەستاوەوە پێیانی وت دەبێ هەر ئێستا گۆرانیەکە ڕەش بکەنەوە بۆیە هەدی سەلامی و نەوید زەردی گۆرانیەکەیان ڕەش کردەوە بەڵام لەو نێوانەدا کەناڵێکی تیڤیان تاوانبار کرد وتیان ئەم کەناڵە بۆتە هۆکاری ئەوەی ئەو هونەرمەندە ئەلبانیا گوێ لەم گۆرانی ئێمە بگریتەوە و داوای ئەوە بکاتن کە گۆرانیەکەمان لێ ڕەش بکاتەوە وە چەندین ئاوازی تریش لەلایەن هونەرمەندانی تر بردراوە بەڵام ئەوان دەڵێن ئێمە پرسمان بە خاونەکەی ئاوازدانەرەکە کردووە بۆیە گۆرانەکان ماوتوتەوە نازانین لە ڕۆژانی داهاتوو تردا چەند ئاوازدانەری جیهانی دێتە کوردستان یاخود لە ڕێگەی ڤیددیۆ کۆلێنە و سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە بە گۆرانی بێژە کوردەکان دەڵێن ڤیددیۆ کلیپەکانتان ڕەش بکەنەوە ئاوازی ئێمێ بردووتانە هیوادارین ئەم کارەیە ڕابگرن پێویستە پەرە بە هونەری کوردی بدەن و ئاوازی نوێ بەرهەم بهێنن بۆیە شاباز زەمانی لەم بابەتەوە قسە دەکات دەڵێتن بەرپرسیارەتی زۆر گەورەیە چونکە تۆی هونەرمەند کەلتوری میلەتێک دیاری دەکەی دەبێت ئاگال لە زمانەوانی هەبێت وە من ڕخنە لە گۆرانی خۆشم هەبووە و منیش لە خەڵک دەڵێم مادام ئەوەندە ڕخنە دەگرن لەبەرچی گۆرانی کورت و کاڵتان پێخۆشە و پێتان جوانە و زوو لەلاتان بڵاو دەبێت و سناپی پێدەکەن پێتان خۆشە بۆ ناچن تۆزێ خۆتان ڕۆشنبیر بکەن بۆ ناچن تۆزێ لەسەر گۆرانی بخوێنن جۆری دەنگ بوو ئەدا بخوێنن بزانن شتەکان چییە و لێکتری جیا بکەنەوە پێویستە گۆرانیەکان لێک جیا بکەنەوە و ئێمەش ئەو کاتە گۆرانی کورچوکاتان پێشکەش ناکەین و گۆرانی زۆر باشتان پێشکەش دەکەین بەڵام لە هەمان کاتدا گۆرانی زۆر باشیشمان پێشکەشی ئێوەی خۆشەویست کردووە وە شاباز زەمانی دەڵێتن ملەتێکین شتەکانمان نەپارێزراوە وە کەلتورەکان و بە هەمان شێوە نەپارێزراوە هونەرەکەمان پەرش و بڵاوە بۆیە پێویستە هەمومان کۆببینەوە هونەرێکی جوان بۆ کورد دیاری بکەین و ئاوازی تایبەت بە خۆمان هەبێتن پێویست ناکە لەمە دووە ئاوازی وڵاتانی تر بێنینە کوردستان و ئاوازی ئەوان بکەین بە گۆرانی و دەنگی خۆمانی لەسەردانین پێویستە خەڵکی کورد لەمە دووە ڕۆشنبیر بی گۆرانیەکان بناسێتەوە و گوێ لە هەموو شتێک ڕانەگرێتن بۆیە پێویستە ئێمەش گۆرانی زۆر باش و کوردیانەتان پێشکەش بکەین هیوادارین هەموو لایەکتان سەرکەوتوو بن وەروەها شاباز زەمانی ماوەیەک پێشێستا دەنگۆی ئەوە هەبوو کە لەگەڵ خێزانەکەی جیا بۆتەوە خات و دڵنیە بەڵام لەم بارەوەی شاباز زەمانی تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی لەو بارەیە نەداوە وەروە شاباز زەمانی لامان شێوە لەم بابەتەش بێدەنجی هەڵبژاردە و وەڵامی کەس ناداتەوە زۆر سوپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیددیۆکەمان بەو هیوایە ڤیددیۆکەی ئێمەت بەدڵ بێتن و پێتان خۆشە ئەم جارە لەسە چ کەسایە تێگاخ و لەسە چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەکو هاوکاریەک لایک و کۆمنت و شێرتان لە بیر نەچێت و واروها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و وەزەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی واروەها سناپچاتی کلیل میدیاش ئاد بکە بۆ هەر ڕخنە و پێشنیارێک بۆ ئەوەی نوێترین هەواڵتان بەدەست بدە لە ڕێگای سناپچاتەکەمانەوە بڵاوی دەکەینەوە هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.